کتێبخانەی ڕادیۆیی لە هەوڵی ناساندنی شاکەرە هونەریەکاندا و ئاشناکردنی ئێوەی گوێگر بە ناوەڕۆکی یەشێک لە بەرهەمە ئەدەبیە بەناوبانگەکانی جیهان، دەنگی گەلی کوردستان ڕۆمانی حەمەدۆک بە زنجیرە پێشکەش دەکات. ئەم بەرهەمە لە نووسینی یەشار کەمالە و عەبدوڵڵا حەسەنزادە کردوێتی بە کوردی. مافی بەرەمێنانی ڕادیۆییشی پارێزراوە بۆ ئیزگەی دەنگی گەلی کوردستان. ڕۆمانی حەمەدۆک ڕۆژانە دو بە دوای هەواڵەکانی کاتژمێرێکی پاشنی و ڕۆ ئەڵقەیەکی پێشکەشەکرێ و دو بە دوای هەواڵەکانی کاتژمێر دەیشە و دووبارە دەکرێتەوە. حەمەد بە پارێزە و بێوەی بێڵێک کەس پێی بزانێ لە نێو گابردەکانی ئاناوارزا هاتە خوارێ و خۆی بە نێو دڕوەڵانی کیفار و کەرتەشی جاردا کە وەک دارستانێکی چڕوپڕ سەریان لێکدا بوو لە زۆر جێدا ئەوەندە بەرز بوون کە سەریشی تیاندا دیار نەبوودا کرد. بەهار بە تەواوی دەسەڵاتی خۆی نیشانەدا و لە نێو گابردەکانی ئاناوارزاش گوڵی هەمیشە بەهار لە گڵە سووری هاتبوونە دەرێ. هەموو ڕەوە زەبەردەکان بە گوڵە کاکتوسی سوور، شین، زەرد و سپی داپۆشرا بوون. سەری گوڵەکان پڕ بوو لە زەرگەتە و مێشنگوین کە باڵیان بریقێدا. لەسەری ڕەوەزەکاندا تا ئەو کۆنە کەلاوانەی پاژماوەی قەڵایەکی ڕووخاو بوون و حەمەد لە شەوێەوە خۆی تێدا حەشاردا بوو. هەموو جۆرە جیایەک سەر شێتانە سەریان لێکدا بوو. ئەو لە لای ڕۆژاوای دیوارێکی گەورەی کۆنە قەڵاکە خۆی حەشاردا بوو، بەڵام لە ترسی مار تاو کاتەی هەوڵکەڵە شێری بەیانینەی خوێن تەنانەت ساتێکیش خەوی نەهات بۆ چاو. کاتێک بە خەبەر هات قاوەڵتونێکی درەنگ بوو کە زەبایەکی نەرم و هێدی هات. پۆلێک پەپولە کە هەر کام بەقەد لەپی دەستی گەورە بوون لەسەر جیا و گوڵ نیشتنەوە و لە جوڵە کەوتن. دواتر مژێکی چڕ بەسەر ئاخچە ساز و دەوروبەریدا بڵاو بۆ و ئەوەی بە تەواوی لەگەڵ خۆیدا ول کردبوو. لە لای باشوور لەو جێی کە جەیهان بە پەنا ڕەوەزەکاندا ئەهاتە خوارێ 11 هەڵۆ لە بن هەورێکی کە وەک گەچ سپی و وەک تۆپێکی خڕبوو ئەفرین. هەڵۆکان باڵیان ئاوەڵا کردبوو لە ئاسمانی شێنی تۆخدا بەبێ ئەوەی دەربەستی ئەو بەیە بن کە تازە هەڵی کردبوو ئەخولانەوە. سەلکی کەرتەشی پشکوت بوو، گوڵێکی بنەوشی دەرکرده بوو، بۆنێکی سیر تێکەڵاو لە بۆنی جیا و ئەو گوڵە کە هەم تاڵ و هەم شیرین بوو بڵاو ببووە. حەمەد ڕاوەستا و بە چاو ڕەوەزەکانی ئاناوارزای پشکنی. پۆلێک مێشولە سەر و چاویاندا گرت، بە زەحمەت لە خۆی دوورکردنەوە و هەردوو دەستی بە ڕوومەتەکانی و گرت بۆ ئەوەی لە هێرشی مێشولەکانیان بپارێزێ. لە ئێوارەی ڕۆژی پێشۆ بیری هەر ئەگەڕایە بۆ لای نایب ڕەجەب، دووردۆشێت و عەبدیخان کە هەرسێکیان زۆر لە مێژ بوو ببوونەوە گڵ. ئەوان بە دوای چمە بەستێک کەوتبوون. بەڕاستی نایب ڕەجەب و دووردۆشێت چیان ئەویست؟ یان دەنا عەبدیخان چ ئامانجێکی لەو دنیا و ژیانە کاتیەیدا هەبوو؟ ئەدی مەلا فەرهاد ئەو کە هێندە کوژرانی مەحموودی پێخۆش بوو، مەحموودی ئاغای کانی گوڵان، ئەو شەو تا بەیانی خەوی لێ نەکەوت و هەر پرسیاری لە حەمەد کرد. دەی بۆم بجێڕەوە کاتێک گولەکەی بەرکەوت چی کرد؟ هاواری کرد؟ چی وت و؟ حەمەدی ژەبوو هەموو شتێکی لە نوکەوە بۆ بجێڕێتەوە. جارێکی دیکە و جارێکی دیکەش. مەلا فەرهاد هەر ماندوو نەئەبوو ئەیوت توخوا دیسانیش بۆم بجێڕەوە. هەر تاقە جارێکی دیکە و ئیدی بەسە. ئاخرەکەی حەمەد لە خۆیەوە هەندێک شتی ساز کرد و بۆی جێڕایەوە. بەڵام هەرچەندی پێوەی ئەنا مەلا فەرهاد بۆ بیستنی تینوترە بوو. بەڕاستی پێیوا بوو دیتنی تەرمی بێجانی مەحموود ئاغای هێندە خۆشە. ڕوخساری گەشت ببوو، چاوەکانی ئەبریسکانەوە. حەمەد تا ئێستانەی دیبوو کەسێک بە شتێک ئاوا خۆشحاڵ بێ. ئەدی نایب ڕەجەب چی لەو ژیانە ئەویست؟ حەمەد بۆ خۆی دیتن و لێکدانەوەیەکی ڕوونی هەم سەبارەت بە کەسەکان و هەم سەبارەت بە ڕووداوەکان هەبوو، لێکیشی ئەکردنەوە. بەڵام خۆ ڕەجەب قەت تێگەشتنێکی ڕوونی نەبوو. بۆ نایب ڕەجەب
هەموو لێکدانەوەیەک لەوەدا کورت کرابەوە کە مرۆڤ بە شتێک خۆشحاڵە بێ یان تووڕە. ئەدی کوڕی فرۆمەی ئەسپەکە کە ئەو هێندەی خۆشەویست لە چیاکانی ئەو نێوە ئەخلایەوە. ئەدی بۆچی ناچوو لێی بگەڕێ؟ ئەو هەم لەو ئەسپە هەم لە هەموو خەڵکی ژەترسا، هەر لە هەموو شتێک ئەترسا، تەنانەت لەو باڵندەی لە ئاسمانە و ئەو مێشەش کە بە بەردەمیدا تێپەڕی. هەموو شتێکی ترسان، بەڵام بەڕاستی ئەو خەونی بە چیەوە دی؟ ئەیدایە حۆری حەمەد پێکەنی هەر چۆنێک بوو کەسێکم دیتەوە کە بەڕاستی ئەزانێ چی ئەوێ. ڕوخسار و هەیکەلی ئەو ژنە پیرەی هاتەوە بەرچاوی، ڕوانی نەگەرمەکەی و ئازایەتیەکەی وە بیر هاتەوە و شەپۆلێک لە خۆشەویستی کە وەک خۆرە تاو نیان و وەک بەهار بۆن خۆش بوو دڵی پڕ کرد. بیری کردەوە ئاخ دایکی خۆم، ئەڵەی گوڵی ناسکی، بە دایکێکی وەک دایە حۆریەوە ئەو دنیاە وەک بەهەشت وایە. پاشان بیری لە خەجێ کردەوە کاتێک گولەکانی بەرکەوت، کاتێک زانی نەجاتی نابێ و ئەمرێ لە پێشدا تێوە ڕەمە. دوایش چاوی لەدایە ئیرزا و مناڵەکەی کرد و ئیدی تا دوا هەناسەی کێشا، ڕوانێنی لەسەر مناڵەکە نەگوێستەوە. لەپڕ حەمەد تەماشای کرد لەسەرەوەی دڕوەڵانەکەیە. ئای ئاگەر یەکێک دیتی بێتی، بێجگە لەوەش لە برسە پرزەی لێ بڕابوو، تامی دەمی تاڵ ببوو. چووە کەندەڵانێکەوە، چەند دەستە باڵندەی بچکۆلانەی زەرد سوور و سەوز بە باڵەفرا لەسەر دڕوە کورتەکانیشتنەوە. لە پێشێو مارێکی ڕەشی درێژ بەسەر عەرزیدا ئەخزی و پشتی مارەکەی لەبەر شەبەقی تاو ئەبریقایەوە. حەمەد دەست بەجێ دەستی بۆ دەمانچەکەی برد، بەڵام وا دیار بوو مارەکە ئەوی نەدی بوو، چونکە بە ئەسپای ڕێگای خۆی درێژە پێدا. حەمەد تاو کاتەی مارەکە هێندێک لە پێشی دوور نەکەوتەوە دەستی دەمانچەکەی بەرنەدا. بیری کردەوە مار شومی باشە، باپیرانمان وتویانە مارت بێتە سەرڕێ چاکت بۆ دێ. مارەکە سوڕێکی دا و هێندێکی دیکەش ڕۆیی، بەڵام پاشان سەری هەڵێنا و ڕاست چاوی لە چاوی حەمەد بڕی. زمانی دەرێنا و ددانا ژاراویەکانی بەدەرخست. حەمەد دەمانچەکەی هەڵکێشا، دەستی لەرزی، وشار نەبم پێوەمەدا. مارە ئیدی بەڵام زوو هێور بوو. بیری هاتەوە کە پێویست ناکە هەر سێرەشی لێ بگرێ، ئەوە نییە پێشینان و تویانە، هەر چۆنێک پیا و سێرە بگرێ مار هەر دەپێکێ. ئەوە یەکێک لە کارە سەیرەکانی خوای. لەگەڵەوەش دەستی ئەلەرزی و دڵی وەک چەکوش لێدا. ئاخرەکەی مارەکە چاوی لە چاوی حەمەد وەرگێڕا، خۆلێکی دا بەخۆی و بەرەو دواوە کشایەوە، بەڵام ئەو جار سەری زیاتر هەڵێنا. زمانە سوورەکەی درێژتر کردە و ڕایوەشان. حەمەد ئۆقرەی لێ بڕابوو، بەو حاڵش بڕیاری دابوو تا مارەکە هێرشی نەکاتێ تەقەی لێ نەکا. ماوەیەک بەو شێوەیە ڕوبەڕووی یەک ڕاوەستان. لە بیری نەبوو کۆمەڵێک باڵندەی زەردی بچووک لە بەرامبەر ئەو لەسەر بنچکانیشتن. لەو کاتەدا تەقە لە دەمانچەی هات و مارە ڕەشەکە بە مردووی لەبەر پێی حەمەدۆک کەوتە سەر ئەرز. حەمەد ورتەیەکی لێ هات، تەماشای ماڵت نەشێوێ، خۆ تۆ نیشانەی بەختی خۆت کوشت. لە ژیانی داوەک ئەم جار نەترسا بوو. گولەی حەمەد نێوقەدی مارەکەی هەڵتەکاند بوو. خۆشەویستان، لە ئەڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسەراتەکانتان پێشکەشەکەین تاو کاتە ڕێزی و سلاوی سورێن ناتق جێبەجێکار پێشڕامەر پێشکەشکار پەسەند فەرموون. هاوڕێمان بن.